بسم الله الرحمن الرحيم. سڵاوتان لە بێدای کانوباکانی ئازیز. سەرنجتان ڕاکێشم بۆ بابەتێک کە لەم وەرزەدا باوە لە ناو مناڵانە، ئەویش ئازاری سکە لە منداڵدا بە هۆکاری هەوکردنی نیمفەگیریەکانی نزیک ڕیخۆڵەکان. ئەمیش دوا بە دوای ئەوەی کە بەشی سەرەوەی کۆ ئەندامی هەناسە هەو دەکات لە قوڕگ و لووت و لە وەزیتەنەکان بە هۆکاری ڤایرۆس یان بەکتریاوە بێت. ئەم هەوکردنە دەڕاتە خوارەوە، ئەم نیمفەگیریەکانی نزیک ڕیخۆڵەکانیش هەو دەکەن، سەرنجام دەبنە هۆکاری دروستبوونی ئازار لە سکی منداڵەکەیە کە ئازارێکی گشتیە لە شوێنێکە کۆ نابێتەوە. منداڵەکە زۆر جار ناتوانێت ئیشارەتی پێ بکا و بۆمان دیاری بکە بڵێ شوێنێکی دیاریکراوی ناوسکی دێشێت. هەندێک جار حاڵەتەکە نزیک دەبێتەوە لە ئەوەی کە گومانمان هەبێت لەوەی کە کەسەکە هەوکردنی ڕیخۆڵەکوێری هەیە، بەڵام بە تێپەڕبوونی کات و ئەنجامدانی هەندێک پشکنین بۆی و بینینی نەخۆشەکە ئەم حاڵەتە جیاکرێتەوە کە حاڵەتەکەش چارەسەرەکەی بە وەرگرتنی دەرمانی دژە تاو ئازار و هەروەها دەرمانی دژە مایکرۆب هەیە و هەروەها پێدانی هەندێک جار داخڵکردنی نەخۆشەکە لە نەخۆشخانە و پێدانی مغەزی بۆی حاڵەتەکەی باش دەبێتەوە پێویست بە نەشتەرگەری ناکات. بۆ هیوای کە منداڵەکان تەندور بن لە ئەم جۆرە نەخۆشیە و وەسەلام عەلەیکوم. سمارت وەرچەرخانە.